هاوپەیمانی کوردستان لە گەرمیان کەرنەڤاڵێکی جەماوەری بۆ پشتیوانی لە کاندیدەکان ڕێخست. قوبات تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستانیش ئاماژەی بەو دڵنیایانە کرد کە لەبارەی خزمەتگوزاریەکان بە گەرمیانیەکان دراوە. لە لوتکەی قەیرانی دارایی بەڵێنمان پێدان جادەی کەلار باوەنور، جادەی کەلار ڕزگاری و جادەی ڕزگاری کەفری جێبەجێ بکەین. خاوەن بەڵێنی خۆمان بووین و جێبەجێمان کرد. بۆ ڕێگای کەلار دەربەندی خانیش کە خەمێکی سەرەکی تانە و کە خەمێکی سەرەکی هەمومانە بودجەی پێویستمان داناوە و کارەکان بەردەوامە و لە ئایندەیەکی نزیکدا تەواویان دەکەین. ساڵی 2007 بەڵێنمان پێدان زەوی بەسەر زیندانیانی سیاسی و کەسوکاری سەربەزی شەهیدان دابەشکەین، دابەشمان کرد. هەر لە ساڵی 2007 کە لە قەیراندا بووین و کێشەی سەرەکی کەلار کێشەی نیشتەجێبوون بوو، ئیستیسنامان بۆ گەرمیان کرد و چەند پرۆژەیەکی نیشتەجێمان جێبەجێ کرد و پەسەند کرد. لەبارەی دابینکردنی شایستە دارایەکانی هەرێم لە بەغداد و چارەسەرکردنی کێشەی بودجە و موچە، قوبات تاڵەبانی ڕایگەیاند لە بەغداد بە بێدەنگی دەرگا بە دەرگامان کرد بۆ ئەوەی پشکی هەرێم لە بودجەی عێراق دەستەبەر بکەین. ئەو کاتانەی ئێمە لە بەغدا بێدەنگی دەرگا بە دەرگامان دەکرد و بە سەدان سەعات دانووسانمان دەکرد بۆ ئەوەی پشکی هەرێم لە بودجەی عێراق دەستەبەر بکەین. کەسانی مزایەدەچی گاڵتەیان دەهات و لە کوردستان و لە بەغداش دژایەتی ئێمەیان دەکرد تاکو و ڕێککەوتنەکەمان سەر نەگرێت. کەچی هەر ئەوان ئێستا خۆیان کردووە بە پاڵەوان و فریاد ڕەس. هەندێک لەو کاندیدانەی ئێستا دووبارە خۆیان کاندید کردووەتەوە. لە 4 ساڵی کارکردنی پەرلەمانیان یەک وشەیان لە هۆڵی پەرلەمان نەوتووە کەچی هەموو ڕۆژێک مزایەدەیان دەکرد بەسەر ئێمەدا. ئێمە بێهاژ و هوش ئیشمان دەکرد و ئەوانیش جارێک ئێوانیش خەریکی قیڕەقیری ناو سۆشال میدیا بوون. لەبارەی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستانیش قوبات تاڵەبانی وتی ئامانجی سەرەکی هاوپەیمانی کوردستان گەڕانەوەی هاوسەنگی هێزە بۆ کوردستان. هاتوین بە ڕاشکاوی پێتان بڵین کە ئامانجێکی سەرەکی هاوپەیمانی کوردستان گەڕانەوەی هاوسەنگی هێزە بۆ کوردستان کە ئەمە دوایین ڕوئیا و خەونی هەردوو سەرکردەی مەزن سەرۆک مام جەلال و کاک نەوشیروان بوو. ئەگەر هاوسەنگی هێز نەگەڕێتەوە دیموکراسی و ئازادیمان دەکەوێتە مەترسیەوە. ئێمە دەمانەوێ بە گەڕانەوەی هاوسەنگی چالاکوان و ڕۆژنامەنووس و سیاسیەکانی هەولێروی پایتەخت و بادی نانی دەلالیش وەک سلەیمانی و گەرمیان ئازاد بن. جەختی لەوەش کردەوە پارتی پێی خۆشە و لە خوایەتی خەڵکی ناڕازی دەنگ بە لایەنە بچووکەکان بدەن، چونکە پارتی هەموو هەوڵێک دەدات پێگەی هاوپەیمانی کوردستان و پێگەی یەکێتی و گۆڕان لاواز بکات. کە دەنگدان بەلایەنە بچووک و بێکاری گەر و مزایەدەچیەکان وەک ئەوەیە ناڕاستە و خۆ دەنگتان دابێ بە پارتی دیموکراتی کوردستان. پارتی پێی خۆشە، پارتی پێی خۆشە و لە خوایەتی خەڵکی ناڕازی دەنگ بەو خەڵکە مزایەدەچی و لایەنە بچووکانە بدەن، چونکە پارتی هەموو هەوڵێک دەدا پێگەی هاوپەیمانی کوردستان و پێگەی یەکێتی و گۆڕان لاواز بکە. کارگەیشتوەتە ئەوەی لێرە و لەوێ ڕێککەوتنی نهێنی لەگەڵ لایەن و کەسە بچووکەکانیان هەیە، چونکە پارتی زۆر باش دەزانێ ئەگەر پێگەی هاوپەیمانی کوردستان لاواز بێ ئیتر شتێک نامێنێ بە ناوی هاوسەنگی هێز و خۆی دەبێتە ئاغا و کوێخای ئەم کوردستانە و لە بەغا و لە هەولێریش قسە هەر قسەی پارتی دەبێ. من لە ئێوە دەپرسم پێتان خۆشە پارتی ببێتە ئاغا و کوێخا بەسەر خەڵکی کوردستانەوە؟ پێکهێنانی هاوپەیمانی کوردستان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران زامنی دابینکردنی ئارامی و سەقامگیری و هاوسەنگی هێزە بە یەکەوە بەهێزتر دەبین بۆ دابینکردنی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان لە عێراق.